شنگال هەمیشە لە بیر و هزری تاک بە تاکی ئەم نیشتیمانەدا ئەمێنێتەوە. ڕەگمان لە قوڵای دڵی ئەم خاکەدایە. لە دوای هەموو مەرجێک باڵامان بەرزتر هەڵەقشێتەوە. ڕەشەبای دووکەڵ و ژەهرتان نەیتوانی ڕووناکی پەرزگاکانی ئێزیدیان خامۆش بکات. وەک چیای شنگال خۆڕاگرین. بینەرانی بەڕێزی کورسات نیوز سڵاوتان لێبێت. من هاوڕە تۆفیق لە بەشێکی دیکەی ئەم ڕووماڵە تایبەتە لە کورسات نیوزەوە لەگەڵتانە بین بە بۆنەی یادی تێپەڕبوونی ساڵێک بەسەر کارەساتی شومی ئێزیدیەکان کە بەسەر خەڵکی شنگال داهات لە سەردەستی تیرۆرستانی داعش. بەڵێ سوپاس بۆ هاوکارم زانا کە لە شنگالەوە لەگەڵمان بوو، هەروەها سوپاس بۆ میوانەکانی کە لە بەشێکی ئەم ڕووماڵە لەگەڵمان بوون. ئێمە لەم بەشەدا بە دیاریکراوی باز لە ڕۆڵی میدیاکەین لە کارەساتی شنگال، باز لە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەین لە کارەساتی شنگال، هەروەها باز لە لایەنە کلتوریەکانی ئەو کارەساتاکەین کە بەسەر خەڵکی شنگال داهات. بەڵێ بەڕێزان بۆ ئەمە بەستە لە ستۆدیۆی کورسات نیوز میوانداری بەڕێز عادل عەلی چاودێری سیاسیمان کردووە. کاک عادل بەخێربی بۆ ستۆدیۆی کورسات نیوز. هەروەها لە ستۆدیۆکانیشمان لە هەولێرەوە میوانداری ڕۆژنامە نووس جەمال پیرەمان کردووە. جەنابیشتان بەخێر بێن کاک جەمال، لەگەڵمانە بن دواتر دێمەوە لاتان. بەڵێ کاک عادل، کارەساتی شنگال کارەساتێکی گەورە بوو لە ساتی خۆیان کە ڕوویدا و ئەو برینە قوڵەشی بەجێ هێشکە تاوەکو ئێستا ئازارێکی بەسوێ هەیە. وەکو چاودێرێکی سیاسی خوێندنەوە چییە بۆ کارەساتەکە؟ من سەرەتا حەقی خۆیەتی سەری ڕێز و وەفانەوەی بکەم بۆ شەهیدانی کارەساتی شنگال و دەوروبەری و سڵاو و درود بنێرین بۆ قوربانیانی ئەو کارەساتە گەورە. سەبارەت بە کارەساتی شنگال دیارە لە میدیاکان و لە ئاستی شەقام و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و تەنانەت لە مەحفەلی نێودەوڵەتیش بە کارەساتێکی گەورەی مرۆیی دراوەتە قەڵام. ئەو کارەساتە کە لە سەی هەشتا ڕوویدا لە شنگال و دەوروبەری کارەساتێکی گەورە بوو و قەتڵعامێکی گەورە و دەرحەق بە ئێزدیەکان کە لەو ناوچانەیە ئەنجام دراوە. ئەم کارەساتە کارەساتێکە ڕەنگە لە چەندین ڕەهەندەوە خوێندنەوەی جاجای بۆ بکرێ. ئەم کارەساتە لەسەر دەستی گروپێکی ئینسان کوش بە ناوی داعشەوە ئەنجام دراوە کە تەماشای جۆری کارەساتەکە و قەبارەی کارەساتەکەکەی یعنی لە پرۆسەیەکی سیستماتیک و بەرنامە بۆ داڕەژا و ئەچێکە لەوە پێش نەخشەی بۆ داڕەژا بوو. هەرچۆن لە تەماشای پرۆسەی ئەنفالەکەی لە ساڵانی هەشتاکانە کە ڕژەمی بەعەز بە پرۆسێکی سیستماتیکی ئەو ئەنفالی ئەنجام دەدا، ئەمەش کە تەماشاکەی جۆری قەتڵ و عامەکان و پەلاماردانی خەڵکەکەی و بێسەر و شوێنکردنی کچان و ژنانی و مناڵانی ئێزدی لەو ناوچانە، ئەمە جگەلەوەی کە ڕقێکی گەورەی دینی باگراوندەکەیەتی، ڕقێکی گەورەی شۆڤینی نەتەوەیی باگراوندەکەیەتی کە تەماشایەکەی، بەڵام لە پرۆسەیەکی سیستماتیک و منەظەمە چێکە دەرحەق بە خەڵکی ئەو ناوچانە ئەنجام درابێ. کەواتە توانین بڵین خەڵکی شنگال وە ئەو کارەساتی کە بەسەر ئێزیدیەکان داهات لە شنگال لە سەی ئابی ساڵی پاردا، ئەتوانین بڵین ئەمە بوعدی نەتەوەیەکی زیاترە وەکو لەوەی کە ئاماژەی پێدرێت کە ئەمانە ئێزیدی بوون یاخود ئەمانە سەر بە دینێکی دیکە بوون، ئەمان لە دوجارە نەتەوەییشی کوردن. ئەمە ئەوەی کە داعشێکە لە ژێر پەیامێکی دینیە ئەنجامی ئەدا کە ئەوەی غەیری دینەکەی خۆی بێ دیارە بە کافر و مرتەد و بەوانە ئەیداتە قەڵەم و کوشتنیشی حەڵاڵەکە بە چەندین دەق ئەو دەقانەی کە خۆیان تەفسیری بۆ ئەکەن و بڕۆیان پێی هەیە. بەڵام تەماشای پەلامارەکەی داعشەکەی بۆ سەر ئەم ناوچانە کە قەتڵ عامەکە، بەڵام بەداخەوە کە ئەوە ڕاستیەکی تاڵە ئێمە بێ
با بڵێن هەم دەستنیشانی بکەین و هەم ئاماژەی بۆ بکەین لەگەڵ پەلاماردانی قەزای شنگال و دەوروبەری ئەو هۆزە عەرەبانەی کە لە سنووری دەوروبەری شنگال و ناحیەکان و دیەکانی کە هاوسنوورن لەگەڵ قەزای شنگالە زۆر بە شێوەیەکی وحشی گەریانە پەلاماری کوردی ئێزدیان داوە لەو مەنتیقانە کە سەر و ماڵیان تاڵان کردوون پەلاماری گوندەکانیان داون و کەلوپەلیان بردوون و مناڵ و ژن و کچیان بە سەبایا بردووە و بە شێوەیەکی زۆر دڕندانە کەوتونەتە ژێر پەلاماری ئەو هۆزە عەرەبانەی کە هاوسنوور بوون لەگەڵ ئەمە لەمەوە ئەتوانی بڵێ ئەم پەلامارە یاخود ئەم کارەساتە کە ڕووی داوە لەوە ئەتوانی بڵێ تێکەڵەیەکە لەگەڵ با بڵێن چۆن ئەڵێ باگراوەندێکی هەم دینی هەیە و هەم شۆڤێنی نەتەوەیشی لە پشتەوەی چکە ڕقەکە ڕقێکی زۆر با بڵێن توندە و زۆر وحشی گەری و زۆر دڕندانەیە بەرامبەر بە خەڵکی ئەو ناوچانەکە ئەنجامیانداوە بۆیە ئەتوانین بڵێن هەم باگراوندەکە هەم باگراوندێک و فاکتەرێکی دینی و نەتەوەیشی لە پشتەوە بووە زۆر باشە بەڕێز جەمال پیرۆکو ڕۆژنامە نووسێک کە ئێستا جەنابتان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمانی ئەمەوێ ڕای جەنابێت وەکو ڕۆژنامە نووسێک وەربگرم لەسەر کارەساتی شنگال دیارە بێگومان کە ئەمڕۆ 3 ئابە ساڵێک تێپەڕێ بێ بەسەر ئەو کارەساتە بەدناوی کە بەسەر برای ئێزیدی و خوشکە ئێزدیەکانمان لە شنگال هات وەکو ڕۆژنامە نووسێک خوێندنەوە چییە دوای ساڵێک بۆ کارەساتی شنگال؟ بڵێ سەرەتا سەری ڕێز و نەواژت بۆ شەهیدانی ئەو کارەساتە هەروەها هیوای سەلامەتی بۆ برینداران و بۆ ئەوانەی کە بۆ هۆیەوە دەربەدەر بوون و خۆت هیوای گەڕانەوە بۆ ئەو کچ و ژنە ئێزیدیانەی کە خوشکانی ئێمن لەلایەن داعشەوە ڕفێنراون بەو هیوای بە زووترین کات بگەڕێنەوە ناو ماڵ و کەس و کاریان لە ڕاستیە ئەو کەیسە باڵم کارەساتی شنگال بە باوەڕی خۆم وەکو پێویست یعنی وەکو پێویست ئازارەکانی ناوەرۆکەکەی وێنەکانی نەگەیشتونەتە دەرەوەی با بڵێم شنگال خۆیەوە بم بۆنەوە ماوەی ساڵێکە ئازار و مەینەتی برایان و خوشکانی ئێزیدیمان ئەوەندە قوڵە کە نەکتا ئێستا سارەش دەبوون بگرە ڕەنگە دوای 100 ساڵی تریش ئەو ئازارەوە بە ئاسانی سارێژ نەبێ بۆ پێیکە یەکێکە لە گەورەترین ئەو تاوانانەی کە لە سەدەی 21دا لەسەر کوڕی ئەرزیا ڕوویدا بێت بۆیە لێرەوە دەتوانین بڵێن یاخود دەکرێت بڵێن پێویستە بیشڵێن سوپاسی ئەو پێشمەرگە و گەریلایانە دەکەین کە بەرگریان کرد و تەسلیم بە ئیرادەی داعش نەبوون یا بڵێن نەترسان لە داعش و ڕایان نەکرد لە شارەکەیە بۆی حەقی خۆیەتی ئەوانەی کە تا ئێستاش ماون و لە سنگەرەکان حەق خۆیەتی سوپاسیان بکەین و سوپاس بەرگریەکەی خۆیان ئەو مقاومەیە کە کردویانە و سەری ڕێزش بۆ شەهیدەکانی ئەو کارەساتە. بەڵێ کاک جەمال ئەمەوێ ئەو پرسیارە لە بەڕێز کۆمەکو ڕۆژنامە نووس دیارە بێگومان کاری ڕۆژنامە نووسی ژەوەیە لە ساتی ڕوودانی هەر کارەساتێک یاخۆت هەر ڕووداوێکدا دیارە بێگومان ڕۆڵی بەرچاوی خۆیان دەبێت بە خستنە ڕووی ڕاستی و دروستی ئەو ڕووداوانە و هەروەها کارەساتباری و غەمژینی ئەو ڕووداوانەی کە ڕوئەدەن. تۆکو ڕۆژنامە نووسەیەک چیت کردووە بۆ ئەوەی کە ئەم کارەساتە زیاتر لە ڕووی میدیایەوە بناسیێنیت و زیاتر کاری تیا بکەیت و هیچ کارێکت بە ئەنجام گەیاندووە بۆ ئێزیدیەکان و بە تایبەتی بۆ کارەساتی شنگال لە ماوەی ڕابردوودا؟ من وەکو خۆم وەکو کاری مەیدانیم تەوان کەمە وەکو چاڵاکی ڕۆژنامەوانی بەڵام تەنها کارێکی کە لام وایە گرنگ بێ ئەنجامم دابێ سەردانی کردنمان بۆ ناوچەی ئێزیدی نشینەکان و لە نزیکەوە بۆ ئەوی نزیکەوە ئاگداری مەینەتەکانی ئەم پێکاتەیە بین ئەوش بەیاوەری ڕۆژنامەیەکی ژاپۆنی بوو لەوێ بۆ ئەنجامدانی چەند ڕیپۆرتێک لەگەڵ یانە ڕۆشتم
لە نزیکەوە چاوپێکوتنمان لەگەڵ خێزانێک کرد کە زۆربەی ئەندامەکانی لەلایەن داعشەوە بەداخەوە شەهید کرابوون و کچەکانیشان ژن و کچەکانیشان دەستگیر کراون و تەنها دایکە پیرەکەیان کە مابووە ئەوش لەلایەن ئەوانەوە لەگەڵ ئەو جەماعەتەیە بوون کە لە کەرکووکە ئازاد کران هەروەها یەکێک لە ئەندامەکانی خۆشبەختانە یەکێک لە ئەندامەکانی ئەم خێزانە کە کچێکی تەمەەن 14 ساڵان بوو توانی بووی دوای 3 مانگ لە دەست بەسەرکردنی لەلایەن گروپە خوێن ڕێژەوە توانی بووی بە شەو لەگەڵ دوو لە هاوڕێکانی خۆی ڕزگار بکات ئێمە توانیمان ئەم وێنەیە بەڵام بەداخەوە بۆ ڕۆژنامەیەکی بێگانە بوو بیانی بوو وەکو خۆی وێنەی بەسەرهاتی ئەو کارەساتە لە سەرزاری خۆی کە هەموو ڕاستیەکانی بۆ ئێمە باس کرد لە ماوەی ئەو 3 مانگەیە کە لە ژێر لە زیندانی داعش و یاخود با بڵێم لە ژێر دەستی داعش بوو کە چ جۆرە مامەڵەیەکیان لەگەڵا کراوە بۆ نمونە کۆی کچەکانیان کۆ کردبوو لە زیندانی بادووشە با بڵێم لەوێ ئەو کچانێک کە شویان نەکردو جیان کردوونەتەوە لەگەڵ ئەو ژنانێک کە شویان کردو مناڵیان لەگەڵای بەجیا ئەوانش جیان کردو لەگەڵ ژنە پیرەکانیان ڕەوانە کردوتەوە ئەو ژنانێک کە مناڵیان هەیە وەکو خادیمە و کاربەدەست بردویانن بۆ سەر خۆیاندا بەشیان کردوون پاشان کچەکانیان هێناوە لە سەرزاری کچەکە خۆی کە بۆی جێڕامەوە ناوەکان کردو بە تیر و پشک ناوی هەموو ئەو کچانی کە لەوێ دەست بەسەر بوون لەنا ئەو نایلۆنەکە دایان ناوە ئیتر وەکو قورعە و تیر و پشکێک چەکدارەکانیان بان کردووە بە ناو بانگیان نەکردن هەر کەسێک بۆ خۆی لە ناو تیر و پشکەکەیان ناوێک دەرکا و اینجا ئەو کچابی بکە بە حەڵالی خۆی و بردوێتی ئەمانە کۆمەڵێک وێنەی تراژیدی بوون بەڕاستی لە ناخەوە من بۆ خۆم منی گریان لەو کە ڕاستە خۆجم لەم کچە سەربەرزە بوو کۆمەڵێک وێنەی تری کە زۆر لە دیمەنی فیلمە یعنی ئەو فیلمانە چونکە ڕعب و خەوف و ترسیان تایە بەداخەوە ئەعلامی میدیای ئێمە نەیتوانیوە بەو شێوە ئیش لەسەر ئەو کارەساتە بکە بە پێچەوانەوە هەر نەک ئیشی نەکردووە هەر ڕەنگە نەزانێت ئیشی لەسەر بکە وەکو ئەوەی کە پرۆفێشناڵان مامەڵی لەگەڵا بکە بەقەت ئەوەی میدیای ئێمە ئەوەی کە لەو کەیسەیە ئیشی لەسەرەکە قوڵکردنەوەی ناکۆچە سیاسیەکانی لایەنەکانە ڕۆنەچوتە ناو تەفاسیل و وردەکاریەکانی و دەرەنجام و با بڵێم ئەو ڕنگدانەوەی ئەو کارەساتە زۆر باشە بەڕێز جەمال پیرەی ڕۆژنامەنووس دەستودەکانمان لە هەولێر لەگەڵ ما بمێنەرەوە کاک عەدە دیارە بێگومان ئەوەی کاک جەمال باسیەکە بەشێکە لە ئازار و مەینەتیەکانی کوردانی ئێزدی بە تایبەتی لە خوشکان و کچانمان لە ئێزدیەکان کە لە سەردەستی تیرۆرستانی داعش بەسەریان هاتووە بەڵام دیارە بێگومان کارەساتەکە گەورەترە زۆر لەوە زیاتر وە ڕەحەندی زیاتری بە دوای خۆیدا هێناوە کۆمەڵێ ژیر و گرفتی دیکەی کللتوری و کۆمەڵایەتی لێکەوتەوە من ئەمەوێ جاری هەر لە ڕۆڵی میدیادا بمێنمەوە لەسەر ڕۆڵبینینی میدیا بۆ کارەساتی شنگال تا چەند میدیا توانی لە سەرەتای کارەساتەکەدا ئەو ڕۆڵی کە هەیەی بیخاتە گەڕبەوەی کە کارەساتی شنگال وەکو خۆی بە دنیا بناسێرێ ئەگەر ئێمە مقارنەی ینی قەبارەی کارەساتەکە بە هەوڵ و تواناکان یاخود ئەو کارانەی کە لە ساتی کارەساتەکە و دوای کارەساتەکەەوە تا ئێستێش کە میدیا کردوێتی ئەگەر مقارنەیکەن یاخود بەراوردیکەین بە ئەو دەورەی کە یاخود ئەو ڕۆڵی کە میدیا بینێتی ڕەنگە لەو ئاستەیانە بێ بەڵام من پێم وایە میدیاش کەم تەرخەمی نەکردووە ئەگەر تەماشای میدیای کوردی بکەی بە هەموو ڕنگ و با بڵێن ڕەنگە جیاوازەکانیەوە قسەی خۆی کردووە لە ڕوانگەی خۆیەوە و تەختیەی باشیشی کردووە بەڵام حەقە ئێمە من ئەمەوێ ئەم فرسەتە بخۆزمەوە کە من حەق بوو خۆتان یعنی ئەو باسەتان باشتر بوو ڕوژانە لە بەرنمەکانە ئەو شەرەفە گەورەیە بۆ کورسات و بۆ کامێرەی کورسات و کامێرەی گەلی کوردستان بوو کە ڕەنگە ئەم تاریخە کەم کەسەوە بزانێت لە دووەم ڕۆژی کارەساتەکەی گەشتۆتە سەر شاخی شنگال دیارە بە کۆمەڵێ مجازەفە و بە کۆمەڵێک سەرکێشیەوە کە گەشتۆتە ئەوێ کۆمەڵی وێنە و کۆمەڵشتی گواستۆ زۆر ڕاستە ئەوە کورسات و میدیاکانی بۆ نمونە ئەگەر ناوبرێن نیشتیمانی کوردستان ئەوە کە نیشتیمانی کە لە سەرشانی بووە
جێبەجێ کردووە بەڵام ینی ئەوە دەکرێت جەناب دووەکو چاودێرێکی سیاسی بە ڕێزیشی دیکە وکو ڕۆژنامە نووس ئەوانە چۆنەڵی شاهید بن لەسەر ئەو ڕووداوانی بۆ نمونە کە ئاخۆ کورسات توانیوێتی بۆ ڕۆڵە میدیای خۆی هەستێ لەو سات وەختەدا بەڵام من کورسات دە و شەرەفەی پێبڕجگەلەوەی کە دەوری ینی ڕۆڵی میدیایی وەکو ئەرکێکی میدیایی بینیوە لەگەڵەوەی ینی وەکو ڕێکخراوێکی خێرخوازیش تەنانەت ینی کورسات ئەو شەرەفەی پێبڕاوە کۆمەڵە کۆمەک و ئەوانەی نردووە کە ئەتوانین بڵێن لە وەجبە یەکەمە تقریبان تا 10 کاروان لەو کەلوپەلە پێداویستانی نردووە بەوە کە شەرەفی گەورەیە جگە لە ڕۆڵی میدیای ڕۆڵی ڕێکخراوێکی خێرخوازیشی بینیوە من ڕەنگە لەسەر ڕۆڵی میدیا زۆر ینی هینم نەبێ ڕەخنەم نەبێ لەسەر ڕۆڵی میدیا بەقەدەرەوەی کە ئەم تەختیە ئەعلامیانەی کە کراوە لەسەر کارەساتی شنگال توانیوەتی چ جۆرە فشارێک لەسەر هەم کۆمەلگای نێودەوڵەتی دروست بکە هەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دروست بکە لەسەر کارەساتی شنگال چۆن ڕوویدا بۆ ڕوویدا کێ موسەبیبە سەرەتاکەی چۆن بوو و تا ئیساش چۆن ئەمانە کۆمەڵی پرسیارن ئەبێ میدیا بەجددی ینی بیوروژێنێ و پێم وایە لە هەندێک لە میدیاکانیشە و هەندێک لە چاودێرانی سیاسی و ئەو کۆبوونەوانەی کە لەسەر کارەساتی شنگال و کارەساتی کە بەسەر ئێزدیەکانە هاتوو ئەم قسانە کراوە بەڵام ئەمە چۆن تحویل ببێ بە وەکو گروپێکی فشار یاخود وەکو لۆد و فشارێک لەسەر دام و دەستگاکانی حکومەت و پەرلەمانیش ئەبێ بێتە سەرخەت لەسەر ئەم مەسەلەیە لیژنەی تایبەتی بۆ دروستکە و بتوانێ فشار بخاتە سەردام و دەستگاکانی حکومت بە دوای وەڵامی ئەم پرسیارەیە بگەڕێ کارەساتێکی گەورە ئاوارەبوونی زیاتر لە 200,000 کەس و بوونی بە قوربانی چەندین ژن و کچ و بێسەر و شوێنکردنی هەزارانی تر ئەمە کێ هۆکارە ینی وەڵامی ئەم پرسیارە لە زهنیەتی زۆربەی هەرە زۆری تاکی کووردا وەڵامی ئەم پرسیارە غائیبە بۆیە میدیا ئەبێ بە دوای وەڵامی ئەم پرسیارەیە بگەڕێ پەرلەمان حکوومەت سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی دادوەری ئەمانە ینی بگەڕێن وەڵامی ئەم پرسیارە بدۆزنەوە کێ موسەبیبە ڕاستە گروپێکی ئینسان کوژی داعش بەلاماری هەموو ناوچەکانی داوە بەڵام شکست و پاشەکشێ هێزێکی گەورە و گران لە شنگال و دەوروبەری ئەمە حەقە بە دوای وەڵامی ئەم پرسیارەوە تحقیق و لێکۆڵینەوەی ورد لەم مەسەلەیە بکرێ لەم پرسیارە بکرێ وەکو کەیسێک ینی بەقەدەر ئەوەی کە پرسی شنگال وەکو کارەساتێکی مرۆیی بەڵام لە پاڵ ئەمەشا پرسێکی تر یاخود کەیسێکی تر دروست بکرێ بۆ وەڵامی ئەو پرسیارانە لە هۆکارەکانی لە هۆکارەکانی دروستبوونی ئەم کارەساتە کە کێ کار ئاسانی با نەڵێن کار ئاسانی کێ با بڵێن کەمتەرخەم بووە لەم کارەساتە دەبێ وەڵامی ئەم پرسیارانە تاکی کورد و میدیاکان بە دوای وەڵامی ئەم پرسیارە بگەڕێن ئەم پرسیارە بوروژێنن لەسەر هەموو ئاستەکان بەڵێکەوەتە بەڕای تۆک و چاودێرێکی سیاسی میدیای کوردی توانیوێتی لە سەرەتادا ئەو ڕۆڵە ئەکتیڤە ببینێ کە ئەم کەیسە گەورەیە و ئەم قەزیە گەورەیە کە ئێستا دەنگی داوەتەوە لە نێو کۆمەلگای نێودەوڵەتیدا بناسیێنێ بۆ شێوەی کە هەیە یاخود نەخێرنەی کردو هێشتا جێگای ڕەخنەڵێ وەکو کارەساتەکە ناسانەتی بە هەموو دنیا و بە مەحفەلی نێودەوڵەتیش وە پرسی کوردی جارێکی تر کرد بە پرسێکی گەرمتر ئەوە ڕۆڵی میدیا بووە کە ئەو دەورەی بینیەوە بەڵام ئایا ڕۆڵەکەی ڕۆڵێکی سیستماتیک بووە وەک باسەکرێت پرۆفیشنال بووە توانێتی مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم کارەساتە بکە ئەمەیان پرسیاری ترە بەڵام ڕۆڵی خۆی بەو تااقەت و توانە بەو ئیمکاناتی کە لە بەردەسی بووە بەو شارەزایی کە لە بەردەسی بووە توانێتی بیگەێنە بە چاوی هەموو دنیا ینی لەمەیە من میدیا بە کەمتەرخەم نازانم بەڵام میدیا ئیشی میدە چکو ئەزانی یەک حاڵەتێ ئەم کارەساتە ڕاستە ڕووی داوە بەڵام ئەم کارەساتە تا ئیسا کۆتایی نەهاتووە تا ئیسا بەشێکی زۆری شنگال و دەوروبەری لەژێر دەستی داعشایە بەشێکی نزیکەی 10,000 کرد لەسەر شاخی شنگالە تا ئیسا لەژێر با بڵێن گوزەرانێکی خراپە ئاژین ئەو کۆمەک و یارمەتیانەی کە لە وڵاتانی دەوروبەر و لە شوێنانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانی خێرخوازی و لە دنیا دێت ئەوەندەی کە ئێمە متابعە یاخود بە دوادا چوون ئەەکەین وەکو چاودێرێکی سیاسی ئەو کۆمەکانە وەکو پێویست ناکە تەنانەت وەکو کۆمیدیای لاتۆڵەن وەکو سەمادە کیمیاوەکە ئەگاتە ئەو ئاوارانەی کە لەسەر شاخی شنگالە ماونەتەوە و نەوعان ما جێگیر بوون ئەو کۆمەکانە حەقە میدیان پرسیارە
بوروژێنێ کێە ڕێگرە لە بەردەم نەگەشتنی ئەم کەلوپەل و کەرەسانی کە لە هەموو دنیاوە بۆ ئاوارەکانی ئSD و شنگال دێ بۆ وەکو پێویست ناگات وەڵامی ئەم پرسیارانە زەڕورە میدیا ئیتر لەمە دوابی وروژێنێ. بەڵێ زۆر باش کاک عادل. بەڵێ کاک جەمال ئەمێ لە جەنابتان پرسم دیارە بێگومان لەگەڵ کاک عادلە باسمان لە ڕۆڵی میدیا کردووە بێگومان گوێبیستی قسەکانیش بوویت. میدیا وەکو هەندێک لە چاودێران ئەڵێن میدیا توانیوێتی ڕۆڵی خۆی بگێڕێت لە سەرەتای کارەساتەکەدا و ناساندوێتی بە مەحفلە نێودەوڵەتیەکان. بەڵام ئەخۆ ئەمێ پرسیارە بە دیاریکراوی لە تۆ بکەم میدیا توانیوێتی وەکو کاک عادل ئەڵێ بە سیستماتیک ئەم کاری خۆی جێبەجێ بکە یاخود نەیکردووە؟ بەڵێ وڵای من جۆم لە قسەکانی کە عادل بوو پێم وایە وەڵامی ئەو پرسیارێکی ئەو داوای دەکە ئەو پرسیاری ئەو وەڵامێک ئەو داوای دەکە پێم وایە وەڵامەکە زۆر ڕوون و ئاشکرایەکە با بڵێم چ فەرماندەیەک با بڵێم چ هێزێک با بڵێم لەو شوێنەیەدان بە تەحدیدکراوی سەبەبکار بوو یا با بڵێم فەرمانی چۆڵکردنی شنگاڵیدا ئەو وەڵامانە پێم وایە لە هەموو خەڵکی کوردستان بەگشتی ولای خەڵکی ناوچەکە خەڵکی شنگال بە تایبەتی زۆر ئاشکرایە ینی پێم وایە ئیشی میدیا پێویست ناکە ئەو دەرخ ئاشکرایە وەڵامەکەی بۆیش لیژنەی ئەوە تا لە سەرۆکایەتی هەرێمیش تایبەت لیژنەی تایبەت بۆ ئەو مەسەلەی پێکەنە ئەگەر چی ئەنجامیشی نەبووە تا ئێستا بەداخەوە کە دەبوو تا ئێستا ئەنجامی لێکۆڵینەوەکان ئاشکرا بکرایە و سەبەبکارەکان سزا بدرانە با لە هەر حیزب لایەنەکە کێشە نەبوو بۆ ئەوی خەڵکی ناوچەکە و گەلی کوردستان دڵنیا بوو بێتەوەی دڵنیا بێتەوە لەوەی کە لە هەر کاتێکی تر لە هەر شارێکی تر یان لە هەر ناوچەیەک هەر زەمانێکی تر کات ڕوبەڕووی شتێکی وانە بینەوە بەرەوەی ئێمە بەردەوام معڕەزین بۆ ئەوەی کارەسەت لەم شێوە بەرامبەر ئێمە یا دووبارە بێتەوە ئەوە لە ڕابردوشە هەروە بە لە مێژووە ئێمە ئەنفالمان بەسەر هاتووە پێشتر ئێزیدەکان بۆ 72 جاری تر فەرمانیان بەسەرات جێبەجێ کراوە. ڕۆلی میدیا لە مەسەلەیە ڕۆڵێکی بێگومان زۆر گرینگە ناڵێ میدیای کوردی ئیشی نەکردووە بەڵام بەشێک لە میدیای کوردی کە من وەکو میدیاکارێک متابعەکەم بەشێک لە بەو میدیایە کە ئیش ئەکا لەو مەسەلەیە ئاراستەکراوە ینی بە شێوەیەکی زۆر ترسناکە ینی بەڕاستی ئەوەندەی تەرکیزی لەسەر ناکۆچە سیاسیەکانی حزب و لایەنەکانی کوردستان ئەوەندە تەرکیزی لەسەر ئەرکەکە خۆینە وەکو ئیشێکی پرۆفێشناڵی میدیا وەک کە پیشەیەکە لە ڕاستیە یعنی خۆی دەبوو ئیشی میدیا گەیاندنی ڕاستیەکانە وەکو خۆی ئیشی میدیا سیاستکردن نییە وەکوی بەداخەوە زۆربەی میدیا دەستگاکانی میدیا ئێمە وان بەشێکیان حتمما هەمویان نا ڕبەت بەشێکیش لە میدیا لە دەستگاکانی میدیای دیکە تەلەڤیزیۆن و بە هەموو کەناڵەکانی هەموو دەستگاکانی تر لە نەزانیەوە ینی ڕەنگە نیازیان پاک بوو بێ هەوڵی شانداوە مەسەرەن ئەم ئیشە بکەن ئەم کارە وەکو خۆی بگەن بەڵام لەبەر ئەوەی کادری پرۆفێشناڵ و شارەزایان نییە نەیانتوانیوە ئەو پەیامە وەکو خۆی بگەێنن نەیانتوانیوە ئەوەی کە ڕوودەدات نەک بە دەرەوەی خەڵکی دەرەوەی وڵات دەرەوەی کوردستان بگەین بەڵکو تەنانەت خەڵکی خۆشمان ناوە کوردستانیش وەکو خۆی ئەو وێنەیان نەگەشتۆتە ئەوان یاخود ئەو سوورەی ئەو مەساتانی و تراژیدیای لە لەم ناوچەیەکراوە وەکو خۆی نەگەشتەوە بەداخەوە بۆیە بگاتە لای خۆمان زای ئەوەی بۆ دەرەوە کە پێویست بوو ئێمە بە چەند زمانی تر مثلا ئەو تراژیدیانمان بگواستایەتەوە بۆ دەرەوەی وڵات بۆ عەرەبەکان بۆ ئینگلیز و ئەڵمان و هەموو زمانەکانی تری دنیا بێزگەلەوەی ڕۆشنبیرانمان کەم تەرخەمن لەو مەسەلەن ینی کەم نووسەر کەم ڕۆژنامە نووسمان دیوە تحقیقێکی ئستقسایی بکە لەسەر ئەو کارەساتە کە نەکرا بەداخەوە ئیمکانیەتیش هەیە بکرێ لەبەرەوەی تحقیقی ئستقسایی راپۆرتی بە دوواداچووی تایبەت و پڕ لە وردەکاری و هەمەلایەنەی یان لە سەرچاوی کۆمەڵێک سەرچاوە وەرەگیرێ دەتوانێت بمانگەێنێتە ئەو ڕاستیانەی دەتوانێت یعنی تەواوی وێنەکەمان بۆ ڕوون بکرێتەوە کە کارەساتەکانتین هیچ نەبێت لەبەر خاتری ئەوەی کە لە ئایندەیە دووچاری هێرشی لەم جۆرە نبینەوە لەبەر ئێمە وەکو ملەتی کورد ناوە ڕوبەڕووی ئەو مەترسیانە دەبینەوە ئەو ئەنفالمان بەسەرداهات پێش ئەنفالیش کۆمەڵێک کارەساتی تر یعنی ئەو هەڵەت کارەساتی هەڵەبجە و دیسان کارەساتی شنگاڵ و ئەو جارە کارەساتی بردومانەکانی سوپای تورکیا و قەتل و عامی مەدەنیەکە خەڵ ئێمە بەردەوام معڕەزین بۆ ئەوەی ڕوبەڕووی کێشەی لەو شێ بووینەوە پرسیارەکە ئەوەیە ئەبێ میدیا بیکە بێگومان بۆچی
ئێمە بەتەنها ئێمە ڕوبەڕووی ئەنفال ئەبینە بۆ نمونە کە ئەنفالەکە ئەنفال وەکو مەفهومێکی دینی ئیسلامی بەکار ئەهێنرێت لەلایەن گروپی چەکداری تونڕەوە بۆچی تەنها ملەتی کورد ڕوبەڕووی ئەو ئەنفال ئەبێتەوە لە کاتێکدا ئەو تەواوی ملەتانی دنیا کە عەرەبی شنین موسڵمانی شنین ڕوبەڕووی ئەو مەسەلەیە نابنەوە کەواتە ئێمە ئەبێ ببرسین یعنی ئەبێ تێبگەین لەوەی کە بە قەنەعەتی خۆم میدیای کوردی وەکو پێویست نەیتوانیوە ئیش لەسەر ئەم کەیسە بکات دەکرا زۆر باشتر و تۆکمەتر ئیشی لەسەر بکە و لە نەفسی لە هەمان کاتدا من ئەوەی کە من متابعی دەکەم تێبینی دەکەم سید ڕێپۆرتێکی کەناڵێکی بیانیەکەم زۆر تۆکمەتر و ورتر زۆر بەقوڵتر و جوانتر پێشکەشیەکە لەسەر لە کاتێکە ئیمکانێتی تەقەنیمان هەیە یعنی ئێمە دەتوانین تەکنۆلۆژیاکەمان باشە شاشەی کەناڵەکەمان زۆر جوانن بەڕاستی بەشێک لەو کەناڵان کە زۆر باش دەرەکەون یعنی ناتوانن بە چارەکی کەناڵێکی بیانی کە بە سەفەرێک بۆ ماوەی دوو ڕۆژ دەرامێنێتەوە ئیشێکەکە و ئیشێکی زۆر جوان لە دنیا بۆ بینەرانی خۆی پێشکەشی ئەەکە. بەڵێ زۆر باشە کاک عادل دیارە وەکو کاک جەمالیش ئاماژەی پێدا میدیای کوردی بۆچی یعنی بە دوای ئەو هەموو بۆیانەیە نەچووە کە جێگەی پرسیارن و نەیتوانی و بیان و ڕژێنێ وە شیام کاتەوە بیخاتە بەردەم بینەری کوردی وە ئەگەر کردوێتی ئەی بۆچی ئێوە ڕخنی لێگرن وە دیارە بێگومان وەکو ئەژووترێت میدیای کوردی هەمیشە لە نێو ململانێ سیاسیە ناوخۆیەکان بە دوای کێشە ناوخۆیەکانەوەی ینی هۆکاری ئەمە بۆچی نەیتوانیوە ئەو کارە سیستماتیکی وەکو پێشووتر ئاماژەت پێدا کە لە سەرشانێتی جێبەجێ بکە ئەمە ململانێ ناوخۆیەکانەوەکە کە میدیاش بەئاڵێ لە ناکۆشی و کێشەکانەوە یاخود میدیایە بەکاری خۆی هەڵناسێ من ڕخنەم لە میدیا گەر بەڵام ڕخنەکەم ئەوە نییە ینی هەمووی با بڵێن سفر کەمەوە بڵێن میدیا دەوری نەبووە دێنە سەرەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کارە ساتەکراوە هەمومان لە یەک خاڵا هاوبەشین کە پێمان وایە ئەمە کارەساتێکی گەورەی مرۆیە بەسەر ئێزدیەکان بە تایبەتی و کورد بەگشتی هاتووە هەموو کەناڵەکان میدیای کوردی بەگشتی هەمووی متتەفقە لەسەر ئەم حاڵەتە بەڵام دێتە سەر ئەوەی کە خوێندنەوەی جاجیا بۆ ئەم کارەساتە بمانوێ نەمانەوێ ئایدۆلۆجیا بیر و باوەڕ حزبی سیاسی میدیاکەی ئەمانە کە گوێی لێ ئەگری لە راپۆرتە هەواڵەکانی گوێی لێ ئەگری لە خوێندنەوەکانی بۆ نەک بۆ کارەساتی شنگال و با بڵێن دیاردەیەکی بۆ هەموو دیاردەیەکی تر ینی ئایدۆلۆجیا و بیرکردنەوەی ئەم میدیایە یاخود ئەوەی کە لە پشتی میدیاکەوە یاخود ئەوەی سپۆنسەری میدیاکەیە ڕنگدانەوەی بیر و باوەڕی ئەو سپۆنسەرەکەیەتی یاخود حزب سیاسەکەیەتی بمانوێ نەمانێت جا لە کارەساتی ئەبێت وەها بێت یعنی بەدەستاتێکی بەدەست من نییە ئێستا ئەگەر تۆ بێ متابعە بکەی لە هەموو کەناڵەکانی میدیا لە ناو نەبین تەماشاکە هەر ئەمڕۆکە یادی کارەساتی شنگالە گوێ ئەگری گوێت لە لوغەی جیاواز و گوێت لە بیرکردنەوەی جیاواز و گوێ لە خوێندنەوەی جیاوازە بێ بۆ کارەساتەکە گیان ئەبێت چێ ئەو لوغانە یەخە لە نێو میدیایە بۆ بە کارەساتە گەورەکان فشار ئەمە ڕێک بخا بۆیە من ئەڵەیەم ینی لە سەرەتایە باسم کرد میدیا ئەبێ وروژێنەری پرسە گەرمەکان بێەوە پرسیاری جددی بورژێنە من لە ناو قسەکانمە باسی سەبەبکار و مسەبیبی کارەساتەکەم کرد ئەمە چی ئەتوانێت بیورژێنێ من ناڵێم میدیاکاران ببنە لیژنە و بە دوایە بڕۆن بەڵام میدیا دەوری چییە؟ یعلام دەوری ئەوەیە بتوانێت پرسیار بورژێنێ نەقلی حقایقە بەڵام لەگەڵ ئەمەیە بێ بتوانێت پرسیار بورژێنە ینی زەهنێتێک دروست بکە کە بتوانێت ئەمە ڕنگ باتەوە یانێ ئەمە تەحویل ببێ بۆ پراکتیک و بۆ عمل تاکو و دام و دەستگاکانی معنی پەیوەندیدار بە کارەساتەکە بە قەزیە مرۆیەکان کە پەرلەمانە وەک باسم کرد حکوومەتە سەرۆکایەتی هەرێمە ئەمانە بخاتە ژێر فشاری وەڵامدانەوەی ئەم پرسیارە کە کاک جەمالیش باسی کرد ڕاستە لە لای هەندێکمان ڕوونە لە ئاستی شعبیشە ڕەنگە وەڵامی ئەم پرسیارە ڕوون بێ بەڵام ئەمە کی ئەتوانێ ئەمە لە ئاسێکی فەرمی و ڕسمیە دانی پیا بنێ یاخود ئیقراری لەسەر بکاکە سەبەبکارەکانی کارەساتی شنگال کێ بوون وەکێی عازیدا وەکێ فەرمانیدا هێزەکە فەرماندەیەکانی سەروتر وردە تا ئەگەیتە سەری سەرەوە باڵاترین دەسەڵات ئەمە چۆن ئەخەیتە ناو چوارچەوەیەکی فەرمیەوە و دوای ئەوە فشار دروستەکەی لەسەر ئیجراعاتکردن لەسەر ئەم کارەساتە فشارە کراوە لەلایەن فشارە ئەبێ لە هەنگاوی یەکەمە ئەبێ
میدیا ئەمە بوروژێنێ ئێمە نابێ پاڵی لێ بینەوە میدیاکاران بە تایبەتی و چاودێرانی سیاسی بڵێن لەبەرەوە خەڵک ئەم حقیقەتە ئازانێ ئەم حقیقەتەی زانینی ئەم حقیقەتە لای خەڵک ئەبێ تەحویل ببێ بۆ فشار لەسەر دام و دەستگا معنیەکان ئەبێ لەسەر پەرلەمان ببێ بە فشار ئەو لیژنانەی کە قرارە یا دروست کراوە یا قرارە دروست بکرێ بۆ تحقیق لەو مەسەلەیە من لەگەڵ کاک جەمال متفقم یعنی هەندێک شت هەیە بۆ ئەوەی باسێکا بۆ تەقەسی حقایقەوانە ڕاستە ینی وەکو پێویست ئەمانە نەکراوە بەڵام ئەم میدیایە ئەبێ ئەکتیڤتر بێ و بە جۆشتر بێ بتوانێت ئەم شارە لەسەر ئاستی شعبی و لەسەر ئاستەکانی ترا دروست بکە زۆر باشە کاک جەمال دیارە بێگومان ئەمەی کە ئێستێمە قسە و باسی لەسەرەکەین کارەساتیشی گەورەیە کە ویش کارەساتی شنگالە دیارە بێگومان ساڵێک لەمەوبەر بەسەر برا و خوشکانمان لە شنگال هات کە ویش کوردانی ێزدی بوون باسمان لە ڕۆڵی میدیا کردووە دیارە بێگومان هەردوولاتان متفقن لەسەرەوەی کە میدیای کوردی کەم تا زۆر توانیوێتی ڕۆڵی خۆی بگێڕێت لە کارەساتەکە و بە جیانی دەرەوەی بناسێنێ و ئەوەی کە لە سەرشانی بووە کەم تا زۆر کردوێتی میدیای کوردی ئەگەر ئێمە باسێک لە میدیای دەرەوە بکەین و میدیای جیهانی میدیاکانی جیهان تا چەند توانیان ئەو کاتە فۆکسی کامێرەکانیان لەسەر کارەساتی شنگال بێ و وەکو جەنابیشت ئاماژەت پێدا کۆمەڵێک میدیاکار یاخود کۆمەڵێک ڕێکخراوی بیانی پێشووتر لەگەڵ تۆیە هاتوون و سەردانی بەشێک لە ئاوارەکانی شنگالیان کردووە هەندێک لە ڕاستیەکان لە ڕێی کامێرەکانی ئەوانی شۆگەیشتۆتە سەر ڕووپەڕی ڕۆژنامە و کەناڵە بینراوەکانی دەرەوە ئەتوانین بڵین میدیای جیهانی توانیوێتی گەورەی کارەساتەکە بە دنیا بگەێنێ یاخود نەخێر ئەوانیش کەم تەرخەم بوون لە ئاز ڕووداوەکەدا خۆی ڕاستەکەی میدیای جیهانی یعنی قەت ناتوانێت وەک ئەوی ئێمە ئەمانەوێ وەک ئەوی ملەتی خۆمان کە قوربانین ئەو پەیامە بگەێنێت میدیای جیهانی بێت بە عەقڵی خۆی بە عەقڵی تێگەیشتن و سیاست و پرۆگرامی کەناڵەکەی خۆی ئیشەکە ئەکە یعنی میدیای جیهانیەکان ڕاستە بە پرۆفێشناڵانە ئیشەکان بەڵام بە عەقڵی خۆ بیرکردنەوەی خۆیان ینی کەسێکی یابانی بۆ نمونە کەسێکی لە ئەمریکای لاتینەوە هاتووە یا لە ئەمریکاوە هاتووە ینی ئەوەدا مهتەم نییە بەوەی کە پێکاتەی کۆمەلگای کوردی چەندێک حساسە چەندێک لە چی پێکاتوە چۆن بیرەکەنەوە ئەوەندەی بەلای ئەوە مهتەممە پەیامێکی وەکو لە ڕوانگەیەک ئینسانیەوە کێشەکە یاخود ڕووداوەکە نەقڵەکە بۆ ئاراستەی ملەتی خۆیەکە ئاراستەی بینەرانی خۆی ئەکات ئاراستە بۆ ئێوەیان ئێمە ڕخنەکەی من لەوەیە بوو میدیای خۆمان ئەو ئیمکانێتی یا ئیمکاناتە فکریەکەی تااقەتە فکریەکەی میدیای خۆمان نەگەیشتە لە ئاستەی یعنی کارەساتەکە وەکو خۆی پیشانی خۆمان بدات ینی کەسمان باوەڕکە ینی منگلێن ڕۆشنبیرانی شەیە کەسمان نازانین هیچ ڕۆشنبیرێک نهاتوو بۆ ئێمە ڕوون کاتەوە 73 فەرمان بەسەر ئێزیدەکان جێبەجێکراوە کەی چۆن لەبەرچی چێ فتوایەکەی داوە ئێمە شتانە ئەو وردەکارانە نازانین یعنی ئێستا خۆشمان پێم وایە ئەو مناقەشەیەکەی نازانین ینی فەرمانەکان لە چۆ دەست نازانین کە یەکەم فتوە ئەحمەدی کوڕی حەنبەل بووە ناوی کەسێک بووە کەسێکی وەکو ئەحمەدی کوڕی حەنبەل و یا نازانین کە ئەبیلەتی سەمەرقەندی و مەسعودی و عەماری و عەبدوڵای ڕەبتەکی و ئەبوو سعودی عەمادی و ئەوانەی کە زۆربیان مفتی دەوڵەتی عوسمانی سوڵتان سلێمانی قانونی و سوڵتان سەلیمی دووەم بوون ئەوان یەکەم جار لە سەدەی نوێمەوە بگرێت لە سەردەمی پێش عوسمانیەکان عەباسیەکان و تا سەردەمی عوسمانیەکان و تا دروستبوونی دەوڵەتی عێراق و تا ئەو ساتە وەختەش ئێزیدەکان ڕوبەڕووی فەرمان و قەتل و عام دەبنەوە ئێمە هیچ خوێنەرەکانی خەڵکی ئاسایی خۆمان لەم وردەکاریان نازان کە دەبوو بیزان بەڕاستی ینی پێویستە وەکو سەقافەتێک بۆ کەلتوری ملەتی خۆمان کە بڵێ ملەتێکی ینی فرەکەلتورین ئێمە پێویستە ئەمە مێژووی خۆمان بزانین بۆی خەڵک بیزانێ ئیش میدیا ئیش لەسەر ئەو بکە ڕۆشنبیران ئیش لەسەر ئەو بکەن بێن بۆمانی ڕوونکەنەوە کاکە شنگال خەڵکی شنگاڵی نەدیوە هەر لە تەلەڤیزیۆنە ئەوش بەنەت جوای نەدیوە ینی بە ناڕێکی بۆی وەسف کراوە نازانێ ئێزیدەکان وا ئازانە ئێزیدەکان کەمینەیەکی چەند کەمینەیەکی با بڵێم غەیرە دینە هەروە ناسیوەتی تر نازانێ ئێزیدەکان مێژووی ئەم وڵاتە مێژووی ئەم ناوچەیەن بەشێکن لە مێژووی ینی مێژووی ڕەسەنی کوردەواری نازانی بۆچی ڕوبەڕووی هێرشە بن و هەتەنها مەسەلە دینەکە نییە زۆر مەسەلا ئەو کەشە قەومیەکەشە زۆربەی هێرشبەران زۆربەی بکەرانی ئەو فەرمانانە ئەوانە بوون لە ئەساسە ئیشان بۆ
لەگەڵ ئاینەکە بە حسابی خۆیان ئیشان بۆ ڕشکردنەوەی با بڵێم قومیەتەکە کردووە یاخود گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە کردووە کەواتە ئێمە دەربارەی پرسیارەکەت کە ئەڵێ چەندە میدیای بیانی ئیشی کردووە بەڵێ میدیای بیانی ئیشی زۆر باشی کردووە بە پێی توانای خۆیان بگوون بەڵام بە عقلەتی ئێمە نا بە عقلەتی خۆیان ئیشیان لەسەر ئیشە کردووە کە لە ڕاستیە ئێمە پێویستمان بەوێ میدیایەک بێ وەکو خۆی پەیامی ئێمە بگەینێتە دەرەوە بۆی خۆمان سوودی لێوە ببینی. زۆر باشە کاک جەمال لەگەڵمان بمێنەرەوە دیارە بێگومان ئێمە ئەمڕۆ بەردەوامین لەسەر ئەم ڕووماڵە تایبەتە و لە شنگالی شەوە دیارە بێگومان ناوبەناو پەیامنێرانمان لەگەڵمانە بێت یاخود هاوکارمان زاناژ لەوێ ئەبێت